هەبوونی سنتەرەکان و خزمەتکردن بە هەر لایەنێکی کۆمەڵایەتی بێت بابەتێکی شارستانیە لە نێو هەر نەتەوەیەکە لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری سلێمانیش چەندین سنتەر هەن بۆ خزمەتکردن بە گەنجان و بۆ بەهرانی کە هەیەیەکێک لەو سنتەرانە سنتەری گەنجانی سەر بە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانە کا ساڵانێکی زۆرە خزمەتەکە و وەک ئەشبینی کە لە ڕابردووە زۆرێک لە گەنجان لەسەر دەستی ئەم سنتەرە دەستگیرۆی کراون و پەروەردەکراون و پێگەیەنراون و چەندین کاری باشیان کردو و تا ئێستاش خزمەتەکانی بەردەوامەوە و گەنجانێکی زۆر ڕۆکەنە سنتەرەکان و بەتای بە سنتەری گەنجان بۆی بتوانن پێ بگەێنرێن لەلایەن ئەو مامۆستانی کە لێو دەستنیشان کراون لەو بوارانەی کە تایە خولی تێداکرێتەوە لە ئێستای هەشتمین چالاکی خۆیان لە هونەری شێوەکاری کردوتۆ لە نێو سنتەرەکەەوە زیاتر کارکردن لەسەر دەرخستنی بەهرێ و گەنجانی کە بەشداریان کردووە بۆ مەبەستە میوانداری بە ڕێزکاگەیما کردووە کە خۆشیەوەکارە و لەوێ هەمووەکو مامۆستا و فێرکار بۆ ئەو خوێنکارانی کە ئەچنەوێ قسە باسەکەم هەم لەسەر پێشنگاکە و هەم لەسەر بەشداریکردنی گەنجانیش سپاس بۆ بەشداریکردنی کاگەی و ڕێف زۆر سپاس بۆ تۆ بەر لەوەی بچمەنەوە بابەتەکە و لە ئێستا ئاستی بەشداریکردنی گەنجان بۆ نێو ئەم سنتەران و بەتای بە سنتەری گەنجان وەک جارانە یان ئێستا کەم بووە بە خۆشحالی و لەگەڵەوەی لە ئێستا سنتەری تر زۆر زۆر و شوێنی تر زۆر زۆرن سوودمەندێکی زۆر سەردانی شوێنەکەمان دەکات لەگەڵەوەی کە بۆ هیچ چەند هۆکارێک و سنتەرەکان چەند بەشێکمان داخست بەڵام گەنجان زۆر داوایان لەکردنی کە بەشەکان بکەینەوانێ ینی بەشە پیشەکانمان زۆر ئەکتیڤن و بەشی زمانەکان و بەشە هونەرەکان زۆر زۆر باش پیشەیەکان چی و چینیانی کاریان بۆ دابین بکە بەڵێ بەشی ئەلاکیمان هەیە بۆ قوڕان بەشی ئاراژگامان هەیە بۆ کچان و درومانمان هەیە بە چەند بەشێکی کەمانەیە وەک چاکردنی مۆبایلمانە کە لە ڕابردووەمان بووە دواتر هەرێکیان بوو بە خاوەنی کاری خۆیان لە ڕێگەی ئەم شانەوە زۆر باشە لە ڕۆهونەریەکانەوە خەڵک تا چەند حەزی پێیەتی بۆ بەشداریکردن لەو خوڵانی کە هەیە ئەو شتێکە جێکی خۆشحاڵی بۆ من سنتەری گەنجان بە تایبەت بەشی شێوەکارێکی یەک شوێنی زۆر باشە بۆ ئەو کەسانی کە لە پەیمانگای هونەرە جوانەکان وەرنەگیران یاخود لە کۆلێژی هونەر ئەو فرسەتیان بۆڵ نەکەوتووە لەوێ ئەو خەز و حولیایی کە هەیە ناتوان زۆر پەرەی پێبن زیاتر خواستێکی زۆر زۆری لەسەر شەهونەرەکە لە ئێستا زۆر باشە وەکو هونەری شێوەکارێکە خۆت لەوی ساڵانە چەند کەس پەیوەندیەکەن بەتایبەت بکرێ بڵین لە پشۆکانە زیاتر ڕەنگە بەشداری بکەن ڕاستەکەی چەند ساڵێمە پێش ڕێکوا بوو لە پشۆکانە زۆر ئەو ئەزمەیمانم وەڵام بە خۆشحالی و ئەم ساڵتە ئەم دەقەیش هەر زۆر سوودمەندمان هەیە ژماری سوودمەندمان لە ساڵەکەیە ئەگات لە سەد خوێنکار لا ئەیە زیاتر لە سەد خوێنکار هیچ مەرجەکەی بۆ وەرگرتنیان یان هەر کاتێ مەرجەکانمان زیاتر بۆ تەمەنە لە 14 ساڵ وەرئەگرین ئیتر هەر ئەو مەرجەمانێکە زۆریشی لەسەر پێ زۆر باشە ئەم ساڵ چەند خوێنکار ینی چەند فێرخوازاتونەتە لای تۆ و ئامانجیان چی بۆ لەوەی کە بێن بەشداری بکەن لەگەڵ تۆیان خوێنکارەکان زۆر بوون لە خوێنکار زیاترن بەڵام بەس ئەو کەسانی کە ماوەنەتەوە زیاتر کاریان کردووە ئەم 45 خوێنکارن کە بەشداریان کردووە پێشانکایە بۆ ئامانجەکان چەند ئامانجێکیان هەیە تەنها بۆ خۆشی خۆی ئەیکا هەیە بۆ ناوبانگ ئەیکا هەیە ئەوێ لە ڕێگەی کاری هونەری و مادەیەکی دەستکەوێت لە ڕێی پێیجی ئینستاگرامی خۆیوانە ڕکلام بۆ کارەکانی بکات دوای بیفرۆشێ و هەشمانە خوێنکاری زانکۆ یا پەیمانگای هونەرە جوانەکانن یانە گرنگی بەوانە تەکنیکیەکانیان بن باشە ئاستیان چۆنە ینی تا چەند حەز و خولیان هەیە بۆ بابەتەکە ئاستەکان زۆر جیاواز لە یەکتریکە ئەمە کێشەیەک بۆ من دروستەکە زۆر جا لە کاتی کارکردن لەگەڵ یانە ئاستی زۆر سەرەتاییان تایە و ئاستی زۆر پێشکەوتیان تایە کە لە ئاستی فەنانێکی زۆر باشە زۆر باشە ئامانجان لە بەشداریکردنەکە هەرچەنیا فێربوونی هونەری شێوەکاریەکەی یان پێیان خۆشە لە داهاتووە وەک هونەرمەندێکی کورت کار بکەن ئەکرێت جیاوازێکی زۆریان زۆر حەزیان لێ وەک هونەرمەندێک کارکەن لە ئاخیرا زۆر هەوڵ بۆ ئەو شتە ئێنەوە بە دڵ هەوڵی بۆ ئێن زۆر بەجددی ئیشی بۆ ئەکەن بە ئەو مۆزوع باشە تۆکو مامۆستایەک لەسەر چ ڕێباز و چه ئاستێک کارەکەی لەسەر فێرکردنی هونەری شێوەکاری لە کۆیەوە هەموو ستایڵ و قوتابخانانی کە هەیە من وەک مامۆستایەک زیاتر بە دوێ ئەو عالەمەیە ئاگەڕێم کە ئەو گەنجە تایەتی بۆ منە هەیە حەزی لە هونەری تعبیریە لەو بوارە یارمەتیە هەیە لە ئەبستراکت تا ئیشەکە لەو کاری خۆ یارمەتیە هەیە لە سروش تا ئیشەکە هیچ بە سروش لەگەڵ ئاڕۆم یعنی ئەوەی کە ئێمە جێ ئاکاتۆ لە کۆلێژ یا خورد لە پەیمانگای هونەرە جوانەکان تەنها ئەو خاڵەیە کە خوێنکار خۆی هەڵی ئەبژێرێکە لەسەر چ ستایلێکی ئیشکە زۆر باشە لێستا کە پێشنگاکەتان کردوتەوە ئاستی کواڵیتی وێنەکان لە ڕووی بەرەمهێنانەوە باشن
ئەتوانم بڵێم دوو ئاستن ئاستێکیان زۆر باش و ئاستێکیان مامناوەندن لە ئێستا زۆر باشە لە ڕووی بەشداریکردنی خەڵک و فیدباکی خەڵک بۆ بابەتەکە چی بووە فیدباکی خەڵک زۆر باشە هەنی وە بەشداری بینەر زۆر باشە بینەرێکی زۆرمان بووە من دەستخۆشێکی زۆرمان بۆ هاتووە بە تایبەت کۆمەڵێک لە کەنجەکان کە یەکەم جاریانە بەشداری ئەم پیشانگایان ئەکەن هەندانێکی زۆر باش بوو ئەو ناوانە نمایشکردنی تابلۆکان وەک نرخی لەسەردانرا و بووی خەڵک ئەگەر بۆ نمونە حەزکابی بیکڕێبووی بێتە پاڵ پشتێک بۆیان ڕاستەکەم پێشنگایی ئێمە ئەوەی گرنگیمان بەلایەن هونەرەکەی یا زۆر گریمان بەلایەنە بزنسەکەی نەیاوە ئەم وەکو سعدنەوە لە سەرمان سەردانەوە ئەگەر خوێندکارێک بیفرۆشێ خۆی کاتە خۆی لەگەڵ ئەو کەسەیە تعاملەکان ئەگەر چێک خواستی لەسەر زۆر باشان تابلویانە دوای چی لێکرێ ئەم تابلویانە بەشێکیان لە سنتەر خۆمان هەر ئەی هەڵینەوە لە دیوارەکانی سنتەرە هەڵ ئەواسرەوە بەشێکیان خوێندکارەکان ئەی بنەوە بۆ خۆیان ئەیبەنەوە بۆ خۆیان زۆر باشە لە ئێستاە تۆ وەکو مامۆستایەک هەر تەنها تابلۆکەن یاخۆت ئیشی پیکەر و سیرامیک و ئەم شتانشیان پێ ئەو بەشێ بەس تایبەتە بە هونەری گارکێشان زیاتر بەستی گارەکەین بەس ئەوەی کە ئەجێگەی خۆشحاڵی بوو ئەم ساڵ کۆمەڵی کاری گرافیک هاتە ناوەوە کە گرافیک یەکێکە لە بەشە زۆر نوێەکان لە هونەرە ئەتوانم بڵێم چەند کارێکی زۆر گرافیک زۆر باش کرا لە پیشانگای ئەم ساڵە کە لە ساڵانی کە نەمان بووە زۆر باش ئەم خوێنکارانی کەیسا بەشدارنەوەم پێشنگایانە ئەکەنەوە داهاتوو شار بەشدارە بنەوە لەگەڵ تانەیانی تر سەرقاڵی کاری بەشێکی زۆریان هەر ئەمێنەوانێ و ساڵانە کۆمەڵێکمان نامێن کۆمەڵی کە زیایەکەن ئای گۆڕانکاری هەیە بەستایەتی لەمەوەی ئەم هەشت وەرزەیە توان بڵێم 6 وەرزی بەشداری کردووە لەگەڵمانە خۆشحاڵی تۆ چیە لەم کارەیە خۆشحاڵی من زۆر چێژ لەو شتە ئەبین کە سوودمەندەکان بە واقعیدان بۆ شتیانن کە ئەم کە شتێکی زۆر لە منەوە فێربوون کە دڵیان بە پێشانگاکەیان خۆشە کە زۆر بۆ شتە مرتاحن کە بینەریە سەری ئارەکەیانەکە کە کارەکان بە گرنگی سیر بکرێت لەو ڕۆ زۆر مرتاحەکە زۆر باشە کاتان هەیە بۆ وەرگرتنی خەڵکیان هەرکە سەر کاتێک بێت دەتوانێت بەشدار بێت لە ئەو بەشێ من زۆر کراوەیە هەموو کاتێک ئەتوانێت سوودمەندیت ئازە وەربگرێت بەرەوەی کە من هەجێکم نییە کە لەسەری بڕۆن ڕاستەخۆ بە دوای ئەو عالەمەیە ئەگەڕم کە ئەو خوێنکارەتی هاتی بزانام لە چ بوارەکە و باری خۆیان بەتیە کە ئەمە زۆر ئاست یعنی جۆرێک لە هین بۆ من دروستەکە کە ئاسان نییە تۆ چلتە لە بۆ لە بەردەساوی بەلایی کەمەوە بێ هەرێکیان لە دنیایکی ترانەی یەکێک بچیتە لایەن یەکێک لە حەفەیان بێتێ وەک مەکتەبێک نییە بڵێم خوێنکاران هەمووتان ئەم شتم بکەنەوەانێ نەبێ یەکێک بچیتە لای بپێی ئەو شتێ خوێنەکە لای بڕۆی کاگەی بڵێ ئێستا سوشال میدیا ڕۆڵەکی گرنگی هەیە لە ڕووی ڕیکلامکردن و هاندانی خەڵک بۆ بەشداریکردنیان لەم خولانەیە تا چەند لەم ڕۆ ئەکتیڤن بۆی هانیان بم بێنە لاتان و بەشداری بکەن لەو کارانەیە ڕاستەکە لەبەرەوەی کە ئێمە سەر بە ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستانی لەو ڕۆ ناتوانین هەموو شتێک بەدڵی خۆمان بێت زیاتر لە ڕێی ڕێکخراوی منداڵ پارێزەوە ئەگەرمانێ یەک گروپمان هەیە لە فەیسبووکە زیاتر لە ڕێ ئەو گروپ ڕێکلامەکانەکەی زۆر باش هەر وەکو من بەشێک بەتەنیا ئەو سەراحەتەم نییە کە پێیجێک بۆ خۆم دانێ ڕێکلام بۆ خۆم زۆر باشە لە داهاتووە هەر بەردەوامە بن لەسەرم جۆرە کارانە یان شێوازێکی تر چیترەگرنە بەر بەتەکیید بەردەوامە بین ینی ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە ئەو سوودمەندانی کە ڕۆمانتی ئەەکەن تەنها کۆمەڵ سوودمەند دێنی کە بێن پێشانگای بکەنەوە بڕۆن ینی ئەو شتی جێگەی خۆشحاڵیە خوێنکارمان هەیە لە کۆلێژی زمانە هەیەمانە لە خۆی مامۆستایە مەحەدی تەواو کردووە بەڵام هەریەتەوە وەرە ئێمە شتێک نییە جگە لە کاری ڕئیسەکەی خۆی ئەمە کاری دووهەمی هەر هونەرە لە ئێمە زۆر ئەمە بەستەنها سنتەری چالاکی گەنجانی سلێمانیە وانە چەند بەشدار بوتان هەبوو چەند تابلۆشتان نمایش کرد 45 بەشدارمان هەبوو ژماری تابلۆکانی زیاتر لە 140 تابلۆتی ئەڤڕی زۆر باشە ئەو با بڵین چەند ڕۆژ بەردەوامە بێوە لەکوێیە پێشانگاکەمان لە وەزەخانی نیشتیمانی ئەم لە سوورەکەیە دوو ڕۆژ بەردەوامە پێنجشەممە و جمعە ینی ئەمڕۆ سبەینی ئەمڕۆ سبەینی زۆر باشە دەست خۆش بێ سپاس بە بەشداریکردن بەڕێز کاکەی ڕەوف شێوەکار زۆر بەخێر بێ